ئێرە هەشتی حەسارۆکە نزیکەی 17,000 پارچە زەوی لەخۆ دەگرێت. خاوەنەکانیان چەندین ساڵە لە چاوەڕوانی لایەنە پەیوەندیدارەکانن تا مۆڵەتی دروستکردنی خانوویان پێ بدرێت و خزمەت گوزاریە سەرەتاییەکانیان بۆ دابین کرێت. دوای چەندین ساڵ تەنها ئەم شەقامەیان بۆ دروست کراوە. یەکێکە لە خاوەن زەویەکانی هەشتی حەسارۆک چەندین ساڵە پارچە زەویەکی لێرە کڕیوە، بەڵام بەهۆی نەبوونی هیچ خزمەت گوزاریەک نەیتوانیوە خانوو لەسەر زەویەکەی دروست بکات. ماوەجی یەکجار زۆرە ئەو ئەردەما کڕیە بە پارەجی زۆریش وە بە زۆری بەجی زۆریشمان لێوەرگیریا بە بیانووی خەدەماتە و ڕوسوماتە و خەدەماتان لۆ دەبین هیچ پارچە ئارزەک نییە لە 2 ملیۆن کەمتری لێوەر نەگیر کە هەتا بەناوی دەکە ئەجە ساڵانش 400,000 دێتە سەرێ بە بیانووی ئەوەی خەدەمات لە هیچ شوێنێکی دنیادا نییە هاتوو زەریبە لە خەڵک وەربگری زەریبە لە خەڵک وەربگری ڕوسومات لە خەڵک وەربگری کەچی سەرڕای ئەوەی کە خەدەماتیش نەبەی حیجیش بێخێ سەر ئەرزەک. کێشەیەکی تری خاوەن زەویەکانی هەشتی حەسارۆک ڕێپێنەدانە بۆ ئەو زەویانەی کە 125 مەترن کە ژمارەیان نزیکەی 5,000 پارچە زەویە. خاوەنی ئەم زەویانەش زیاتر خەڵکە هەژارەکانن. ڕێگە بێزانانی 125 مەتری چکە زۆر مهمە حاڵم بە خود دەزانێ ئەو ڕۆعاالم فەقیرە کەس 250 متری پێی نابتەخانی ئەو یەکە چیەوە جودا ئەگەر یەک لە خۆی قسە وەزعی باشی بەس ینی 125 متری زۆر مهمە بکرێتەوە فەتحی کۆرانەکان ئاو کارەبا ئەو ماوەی 2 ساڵە بەرێنیان بە خەڵکیدا هیچ نەکرا لەو زادە زیاتر ئەو زادش نازانم وڵڵاهی ئەو زادنی ئەو تەنیشتانە هەمووی مەسئولانەوەی دەوڵەمەندان ئەگەر لۆ ئەگەن ئەوشیانە دەکرد. زەویەکانی هەشتی حەسارۆک کە نزیکەی 17,000 پارچە زەویە دوای چەندین بەڵێن لەلایەن حکوومەتی هەرێم و حکوومەتی خۆجێیەوە بەڵام تا ئێستا هیچ خزمەت گوزارێکی سەرەتایی بۆ ئەم ناوچەیە دابین نەکراوە. ڕەنجە ڕەحمان، کورتسات نیوز، هاولێر.